ئازادی ئەمەیە کاتێک کە تۆ ویستی مڵک ویستی دەسەڵات لە ناو تا هەبوو تۆ ناتوانانی وابی دەبێت فعلەن ویستی مڵک و ویستی دەسەڵات لە ناوتا نەما بێ و ویستی ئازادی دروست بوو بێ اینجا تۆ دەتوانی ئەوەی مڵکە بیکەیتە قوربانی ئازادی خۆت بیکەیتە ئەوەی کە هیچ ئیرادەیەک حکمی تۆ نەکە و لە عینی کاتە ئەم جۆرە لە ئینسان کە ئامانجی ئازادیە ولا چۆن نایەوێت کەس حکمیکە و حکمی کەسیش ناکات چونکە حکمی هەر کەسێکی تر کرد تەحول دەکات بۆ مڵک لێرەوە لەو سیستەمە دەردەچێت و لەو ژیانە دەردەچێت کە خۆی اختیاری کردووە و ئازادیەکەی مقەیەد دەکرێت بە کۆیلەیەک لەبەرەوە ئەم جۆرە لە کەسی ئازاد کەسێک نییە هێز ئازادی کردی بێ لەبەر ئەوەی هێزمەیە بە کەیفی خۆم هەرچی ویست دەیکەم بیکەم ئەو ئازادم نا ئەمە هێزی نییە چی هەیە ئازادی هەیە و ئازادی لێرە تەحول دەکات بۆ گەورەترین هێز و ئەم جۆرە لە ئازادی بەرامبەر گەورەترین هێزە کە ئەو هەموو هێزێکی هەیە ئەم هیچ هێزێکی نییە کاتێک کە ئەم مردن کە جەستەی کە ژیانی مادی خۆی ژیانی دەرەکی خۆی لە لای ئەو بەهایی نامێنێ و ئەوەی کە مڵک بەهای نامێنێ فلان بەهای نامێنێ و تەنها خۆی بەها پەیا دەکا ئەم کەسە دەتوانێت بەرامبەر گەورەترین هێز ڕاوەستێ وە سەریشکەوێ بەسەریا و فعلەن قازی خۆی قازی سەرکەوت بەسەراوانە وە کۆمار سەرکەوت لێرە بۆچی قازی سەرکەوت چونکە قازی تەسلیم بوو بەبێ ئەوەی بتوانن تەسلیمیکەن تەسلیم بوو بەوەی کە خۆی چوو بۆ ئەوێ و ئەو نەگیرە ئەم لە یاری هێزاوە لە سەیتەرەکردنا ئەم ئەوە نەبوو بدۆڕێ لە دۆڕانەکە یا تەسلیم بێ و ئەمە کردەیەکی سەلبی نییە کردەیەکی تەواو ئیجابیە بە مەحزی ئیرادەی خۆی ئەمە دەکاوەکو شتێکی ئیجابی دەیکا ئەم شتێک نییە لە ترسا تەسلیم بێتەوە لە فلانەشتا لە مەبەستێک ئەمانە هەمووی لە ئیرادەی و دابراون ئەو تەنها یەک ئامانجیە ئەو دەچێت لەوێ ئیشێک دەکات ئەو دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان محکەمە بکە ئەو دەگەڕێتەوە بۆ ئەوەی پەیامێکەیە بیڵێ و ئەمە هیچ هێزی ئەوان هیچ ڕۆڵی نییە لە گەڕانەوەی ئەمە هێزەکانی دەرەوەشی ڕۆلیانی لەوەی کە ئەم بگەڕێنەوە یعنی هیچ هێزێک حاکم نییە لەسەر گەڕانەوەی قازی بۆ پەتی سێدارەکە جگە لەو هێزێک کە لە ناو خۆیەتی کە هێزی ئەخلاقە و ئەو ڕۆحە کوردیەش ئاراستەکەری ئەم کەسەیە بەرەو ئەوێ و ئەم ڕۆحە لە ڕێگەی قازیەوە لە ڕاستە پەیامی خۆی دەگەیەنێ پەیامی کوردبوونی خۆی دەگەیەنێ لەبەرەوە پێم وایە ئەوەی لە کۆمارا ڕوودەدا لەسەر ئەساسی کوردبوون ڕوودەدا بەڵام کوردبوون بە هیچ شێوەیەک ڕەبتی بە ناسیۆنالیزمەوە نییە چونکە ناسیۆنالیزم لە ڕاستە لەسەر ئەساسی مڵک و زاڵیەتی دامەزراوە کوردبوون لەسەر ئەساسی ئازاری دامەزراوە و کوردبوون کاتێک ئینسان دەتوانێت و کوردێک دەتوانێت کورد بێ کە فعلەن ئیرادەی لەو مەبەستە بەرژەوەندیە دەرەکیانە پاک بوو بێتەوە و ئازادی لە لای لەسەروی هەموو شتێکەوە بێوەکو قازی محەممەد وە کوردبوون لە ناو قازیات دەدرەوشێتەوە وە کوردبوون لە ناو تاریخی کووردا تاریخی کورد تهدید دەکات و تاریخی ئەو ڕووداوانە ساز دەکات کە ئێمە دەتوانین پیان بڵێن ئەمە فعلەن لە ناو ئەم ڕووداوانە کوردبوونی هەیە و ڕۆحی کوردبوونی هەیە ئەمە کووردە